آيتي چوارەمە فەرمێ وإذا رأيتهم تعجبك أجسامهم وإن يقولوا تسمع لقولهم كأنهم خشب مسندة يحسبون كل صيحة عليهم هم العدو فاحذرهم قاتلهم الله أنا يؤفكون كأيان بيني لشولاريان سرسام الدكا اهتماميان ببدني خوان داو ديكوري درويا كأدوين قصي زلزلو قصي نستقو جوانا كان جولا قسكاني يعني والله ما معناها رلي كوتري قندلن هەڵی تەختەوداری هەڵپەسێراون وا گومانەکەم کە هەموو هاوارێک بەسەر ئەوانایە ئەوانە دوژمنن هۆشیار بە لێیان خوای گەورە فەرمێ هم العدو فاحذرهم ئەوانەن دوژمن هۆشیار بە لێیان ئاگال لێیان بێ ئەنجا فەرمێ قاتلهم الله خوا بیان کوژێ ئەنا یؤفەکون چۆن لە ڕێنمایی خوای بەرەو گومڕایی خۆلا ئەدەن چۆن ئەوە ڕازین بە هەمووی انحراف وإذا رأيتهم ئەگەر بینیتن تعجبك يعني سەرسامە بی پێی العجب يعني العجب سەرسام بوونە ئەمە لە کوردی شەوەک عەرەبیەکە وایە دوو جۆرە یەکێکیان جێی تێڕامان و واقوڕمانە کە ئینسان ئەوە لە شتێک دیقەت ئەگرێ زۆر پێی معجیبە بێ سەرنجی ڕاکێشێ هەناسەیە وەستێنێ و لە جوانی ئەو مەنزەرەی کە ئەیبینێ یان لە ئاجباتی ئەو شتەی کە ئەیبینێ ئەمە تێڕامان و واقوڕمانە سەرسام بوون ئەوی تریان لوتبەرزی و خۆپەسەندیە معجبە بە نەفسی خۆی معجبە بە کاروباری خۆی واقوڕمانەکە ئینفعالێکی دەرونیە بەهۆی نەزانینی ماهیەتی پێکهاتەی شتێکەوە دروست بێ وەکو کابرای سیحرباز کڵاوێکی داناوە لەبەر چاومە کەروێشکێکی لێ دێنێتە دەرەوە هەرچەند ئەگەر لەو کاتە هەر هاوارکی مڵێ ئاتخوا پشیلەیەکی لێ بێنە دەرەوە ناتوانێت پشیلێ لێ بێنێتە دەرەوە چونکە خۆی ئێمە ماهیەتەکەی نازانین لە ڕاستیە ئەو بۆ خۆی تەکبیرێکی کردووە کەروێشکەکە حەقیقیە لە بنێزەکەەوە هێنێتە ناو کڵاوەکە لێوە هێنێتە دەرەوە تەکبیرێکی تری کردووە بەڵام ئەو کەسێک کە شاگردێتی کابرای سیحربازی کردووە وەختێکە بۆمان شەرحەکە تەواو ئەو کاتە سەرسوڕمانەکە نامێن إذا ظهر السبب بطل العجب كسببك دركودي تفسر ثانية كنامين ليرة أما حالة انفعالية بويا أم حالة انفعالية ما لدرس بواق ما ورما وحبساوين بديارية ولا برما هي تشتكنا ثاني شيء كبيمان بيبرد وكو خواهي قرباسي سرسرماني جنكي سيدنا إبراهيم كا كبو بيري ونزوشي مش دي دراكا منالية بي خواهي مغبيرة خوي تازع هي أول نما نازوك پیاوەکەشی ئەوەندە پیرە لە سەد و قسوورایە ئەی چۆن مناڵیانە بێ قالت يا ويلتى أألد وأنا عجوز وهذا بعلي شيخا إن هذا لشيء عجيب هاي الروح چۆن مناڵ بێ کە من ئاوە پیرەژنێکم و ئەلەم عمرێم و ئاوەش مێردەکەمە چەند پیرە بەڕاستی ئەمە جێی سەرسوڕمان بەڵام فریشتەکانی ئەزانی فریشتەکان ئەزانم ئەمری خوای گەورەیەدا قالە ئەگەر بە شتێکی فەرموو کون فەیەکون بۆیە پێیان فەرموو ئەتەعجەبینە من ئەمری الله چما لە کاری خوا سەرە سوڕەمێنە یا بەهۆی نەزانینی هۆکاری ڕوودانی ڕووداوێکەوە ئەبینی ئەو انفعالەمان لا دروستە بێ وەکو دەربارەی ئاوەرانی ئەشکەوت بۆ نمونە خوای گەورە فەرمووی إن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا باسی ئاوەرانی ئەشکەوت یەکێکە لە نیشانە سەر سوڕهێنەرەکانی ئێمە طبعا بۆ ئێمە سەر سوڕهێنەرە نەک بۆ خوای پەروەردگار یعنی تەماشاکەی سەیرەتی گرتنەبەری هەڵوێستەکەیە وەکو لە باسی هەڵوێستی سەیری کافرە نەفامەکانیشە دەرحەق وەحی دەرحەق پێغەمبەرێتی محەممەد عليه الصلاة والسلام فەرمێ أكان للناس عجبا أن أوحينا إلى رجل منهم أن أنذر الناس شما وجهي سرسرمان واقورماني خلشيك وحي من بو بياوك لخوان نارد بيت خوارك وهوش داري بدر خلشي ايما شوي جاي تعجب لا إخوة يقول جاي تعجب نيج كبيغمبري تري ناردون قومي تري ناردون بس لا أو قوم بو خوي جاي سرسرمان سرچاوي هموشي چين نزانيني هو كاركي هروكو كخوة يقول
باسي سر سرماني كافر كان من بوجرته كلا وسريان سرما بك شلون محمد صلى الله عليه وسلم تنايك خوابر بابا شلون يبي اما سيصطو صبت ما عندنا شلون ما يقبت برسي اجعل الالهه الها واحده ان هذا لشيء عجاب شلون هم اخواكاني كنار دا وخصميتي اولا وتنايك خوابر براسي مشتكي زور جاي سر سرمانه جافر مع عجاب لعجيب زرتله أوي تريان كبمعنى سرسان بونو لتبرزية تعجبك يعني خو بسندي حالتي كي تري درون النخوشية سلبية لا سنجية نابني دربارية وران لغزاء حنين فرموي ويوم حنين إذا أعجبتكم كثرتكم فلم تغني عنكم شيئا وضاقت عليكم الأرض بما رحبت ثم وليتم مدبرين كفرمي هروها الرجل حنينة كبزوريش ماري خوتان سرسان بوبون معجب بوبون بلان هیچ دادیشی ندان سری دنیاتان لهاتەوە یەک و پاشان پشتان هەڵکرد و هەڵاتن کەوابوو ئەم ئیعجابە لە غرورتانەوەیە ئەمە لاسەنگیە ئەمە نابێ ئێوە هاتوونەتە مەیدانی شەڕەکە و معادلەکەتان بیرچوبێتەوە کە ئەم هاوکێشەی خوا هەڵیەسوڕێنێ ئێوە ئەداتی قەدەری سەرخستنی دینەکەین و هاتوونەتە مەیدان باقي كاري شرك بدس خوايا ولو تواعدتم لاختلفتم في الميعاد إذا أنتم بالعدوة الدنيا وهم بالعدوة القصوى والركب أسفل منكم همو اختياراتي خواهي پروردگارك كردوي كابو نابي ولم جور سرسان بونا بتانگره أما جوري شتر لسرسان بونك خشب كوي خشبه طبعا لم سردما بيوتر تخته چونکە ئێستا داهێنانێکی ترە و دارە و تاشنا و ڕێک و پێکرا و پێوتراوە تەختە جا خەڵکیش کەڵین خەشەب هەر تەختەی دێتە پێشەوە بەڵام خۆی خەشەب و خەشەبە ئەسڵ داری گەندەڵە داری کلۆرە کە خۆرکە لێیاوە هەڵی کۆڵیوە یعنی وشەکە وەکو بودنە کە کۆی بەدەنەیە خوشوب وەکو بودن خەشەبە وەکو بەدەنە یان ثمر کە کۆی ثمرية لزماني عربي شاء خشب داري قندل كلورو لنا والرزيوة مسندة دارك هل بسير راو بال دراو بديوار ويان بيكتري راجر كراو تشكبو خويناتو اني بوست لا رخوارو قندل لحكومة كردستاني خرابتر صيحة لأصلا بدرختي برزة وتري كلا دورو أبين ري بويا بهاوار كردن وتراو الصيحة چونك هاوارە و لە دوورەوە بیسترەوە ئەبین هەست پێکرد اینجا بۆ هاواری ترسوبیم و تۆقین و تۆقاندن بەکار هاتووە چکە لە دوورە کە خاوەندەگەکەوە هاوارەکە لە بانکراوەکان ڕایانە چڵەکێنە ئەی هاوار بگەنە فەریام ئەرە هۆ خاوچینە ئەلە بابەتە هاوارکردنە یعنی بە هۆشیان دێنێت بە جێبایەخەوە بۆ یەکسەر سەرنجیان ڕاکێشێ بۆ لای دەنگەکەەوە بێن بۆیە خوای گەورەش ئاوە لە قورئانە بەکارهێنا إن كانت إلا صيحة واحدة فإذا هم خامدون هر أوان دبو هاواري كان كالليكرا يتر هر همو خاموش بو فاحذرهم يعني بهوش بليها هوش دار بليها صلكر وليها حذر صلكر نوي لشتيكي سامناك وقواي قوري در حق بياو شاكانا فرمين أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون يعني أوانيك الشوان ملكتي إخوان والشونيجي بوكن أواني للسجدان يا ببيون هوشيان لاي روجي دوائية وميديان بالرحمة إخوائه بيان بلا ما قالوا كساني أزانن وكو كسانن كنازانن كابو هوشيان لاي روجي دوائية يحذر الآخرة يعني هوش خسنا سر رفتار بوي نكوي تم ترسيها الرشوة ويحذركم الله نفسه خواهي قوله هوشتان بلاي خواه راجشه تأثركو صلبا هوشتان دايما لاي خوتان للرفتارتان لهلوستان لقصتان لجمجورتان هاقاتان لخوتان يا قصة كيف فرعون دسو دائرة كيكا اجرته بمانا فرمي وإنا لجميع حاذرون يما هرهمومان هوش دارين اقامان لقومانا بحذرين وانا شونتو انا درقتي ام سلطة ودا صلاتي أن يؤفكون أن يعني لتشويوة شون كي كو بتشويك
وخواي قرر درباري سيدنا زكريا ومريم فرمي كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قال يا مريم أنى لك هذا قالت هو من عند الله شكا جيسر صرمانا هركات زكريا شو جا برزقاكي مريم وسرداني ابني خواردني لها خواردنكشي أو كاتو سردم زمانا نبو بوي بتعجبه ليه برسي مريم أما لشوبو تاتو أيو جاي فرمو للعن خواي قورو هروا بمعنى تشونو كي يا بتششيويك أيو جوكو خواي قورا درباري سرجيجن من الجماعة فرمي نساؤكم حرث لكم فأتوا حرث جنا كانتان تشلقتان شون حستان ليه وابشنا تشلقتان يعني تشونو كيو بهر شيويك كحستان ليه وما دام لبيشوبي طبعا بالتأكيد وكو أحكام الشرعي وفقهي سنجرون ما نكردوت يؤفكون إفك لإفك وهاتو هموشتك كالروي الراس تقيني خوي ورجي الرزا بو بشوازي كي تربيوتري إفك ويا خوي قررتو ما دار كذن سيدتنا عائشة دايك عائشة ما أنا أفرمي إن الذين جاءوا بالإفك عصبة منكم أو كسانيك أو تومتنا راس تدرو دلسيان هالبصر كومالك بن لخوتان كوابو قصيك مطابق واقع كنية شوازك شتيك جرانويك درو دلسيك يعني تدليسي ابن عباس خواني عن رازي بأجرته كعبد الله كري أبي كري سلول كقوريد الروكان بو كابرايكي كتو شوارشانيكي تيك سمراو بو دم پاراو بو زمان لوس بو روان بيج بو قسەزان بو خاون پلو پای کۆمەڵایەتی بو چەند کەسێکی تریش لە ناودارانی مەدینە چەند کەسێکی تریش لە ناودارانی مەدینە کە هەر بە دووڕووی مابوونەوە هەروە بوون و ناسرابوون ئەمانە کە ئاهاتنە کۆڕ و کۆبنەوەی پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام کارێکی وایانە کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پیان سەرسامە بوو بەڵام پیا و ماقوڵانە میوان من و هاتوون و مسڵمان بوون و شتێکی باش حەزی بە نزیکردنەوەیانە کرد ئەوانە یانویست وا بکەن کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم حەز بە نزیکردنەوەیان بکە تا زیاتر بکەونە ژێر کاریگەری بانگەوازەکەیەوە بەرەو ئیسلامەکە بێن ئەمان لە پێش هیجرەتا پیا و ماقوڵی کۆمەڵگەکە بوون کە قسەیانە کرد گوێیان لێگیرە بۆیە پێغەمبەری صلی الله علیه وسلم گوێی لێگرتن بەڵام خوای پەروەردگار لەم ئاەتەیە ڕاستی ئەوانی نیشاندا و هۆشداری دایە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبادا بۆ سەر و سیما و هەیکەل و هەیبەتیان سەرسام بیت و بە قسەکانیان بڕوا بکەیت وا نەزانی ئەوانە گۆڕاون وا نەزانی ئەوانە هاتوونەتە ڕیزی تۆ بۆیە پێی فەرموو کە ئەیان بینیت بە سەر و سیما و ڕاڵەتیان سەرسامەبی کە قساکەم تۆ جوان بۆ شلەکەی جوان لێگری بەڵام خۆی حەقوانییە ئەوانە وەکو کۆتەرەداری گەندەڵ و کلۆرن جێ هیچ ناگرن بە کەڵکی هیچ نایەن کۆتەرەداری ڕزی و پوا و بەلاروێری بە دیوارە هەڵسپێرراوە گەر سوودێکیان پێوە بۆ ئاکرانە کۆڵەکە میرگە تەژەیدار دارەڕا بۆ شتێک بەکارهاتن بۆ گوێسوانەیەک بەکارهات ئاخر کەڵکی کوێیان پێوەیە ئەوانە کە لە لادێژیاوە نەزانن کە کۆتەرەدار بەس بە زۆپای زستان باش کە تۆ جوان لێگری ئەوانە بە کەڵکی کوێ دێن کە ئەوان گوێ لە تۆ پەیامەکە نەگرن حەیف نییە تۆ گوێ لەوان بگری ئەوان کلۆرەدارێکن ئاەتی قورئان و بانگەوازەکەی تۆ وەک با لەم جۆچکیانەوە دێو لە جۆچکە کلۆرەکەی تریانەوە ڕاتە دەرەوە چ استفادەیەک لە دەماخیانە بوو ئادەم هەموو ئاەتانت بەسەرا خوێندنەوە چ وێنەیەکی لە دەماخیانە دروستکە ئەمە دەماخیان بۆشە قسەکانی تۆ لەم جۆچکە بۆ جۆچکە دەرەچێت ئەگەر وەریانگر ئەوە لە زمانیانەوە وەریان گرتووە بۆ لاقرتی و چاواشکاری و قسەکردن و درۆ دەلەسە و یاری مەزاقی خۆیان بەکاری دێن ئەمانە چونکە باوەڕیان لە ناخە چەسپی و نەچەسپیوە ناچارن خۆ بە مسڵمان نیشاند هەمیشە بێورەن لە ترسی کەشف بوون و فەزح بوونیان دایمە ترساون دەروون لە رزۆکن هەر هاوارێکە بیستن هەر شتێکە بیستن بەخوا وەحیەک نەبێت لەسەر ئێمە هاتوێتە خۆ هادی بزانین مەبەستی ئێمە نەبوو ئاژوو هەڵخەم کوڕی نەبزانین ناویی ئێمەی تیان نییە چکە لەگەڵ هەموو ناوهێنانە لەگەڵ هەموو قسەی لەگەڵ هەموو هاوارێک ڕاچڵەکەن چکە لە ناخیان هەمیشە خۆیان بە تاوانبارەزانە وەکو کورد دەڕێ دار هەڵبڕە سەجی دز دیاراویش وایە جا سبحان الله خۆی ئەو کەسانە ڕەفتاریان کەشفیانەکە
تۆ لە مزگەوتاهم خەڵکە تۆ ئەسڵ مسلمانی بە نیەتێکەوە بە دیدێکەوە تەماشای خەڵکیەکەی بە گومانی باش تۆ لە ئیسلامەکەی بۆ نییە گومانی خراپ بە خەڵک ببێت کابرا هاتوۆتە تەنیشتەوە نوێژەکە و مسلمانەوە کوتو ئەبێ وای حساب بۆ بکەی توزانی کابرا پاراستنیا دەستگای زانیاری هاتوو بۆ جاسووسی بەڵام تۆ هەر شەرعەن مکەلەفی بۆ یەک مسلمان ڕەفتاری لەگەڵ بەڵام کە مجتەمع مسلمانەکە زاڵە هەر قسەیەکە بێ ئەوە ترسێ هەڵە بەخوا کەشف بوو هەر پێی بڵێ بڵێ کاکەوە بۆ جەناوە دوا دانیشتووی لە ترساڵە بەخوا کەشفیان کردم ئەوە بۆ گیرفانە تۆزێ ئاوساوڵە بەخوا جێهازەکەیان بینیوە و هەروەها هەردارە بەرزکەی تۆی تر سەگی دز دیارە جاکە ئەمانە ئەوان خوا گەورە فەرمووسا تۆش بە حەزەر بە هۆشت لیان نەبێ بە قسەی لووس خۆ لێ نەیەن نەپێش دوایی هەڵوێستەکانت قسەکانت هەبوونیان لە مەجلیسی تۆیان بۆیان ببێ بە تەزکیە بەسەر و قەڵافەت خۆ لەو خەڵکەی دەوروبەرت نەکەنە پیا ماقوڵی ئیسلامەتی و بەرپرس و فەرماندە خۆ نەکەن بە داعی و شەخسیەت و بێنە پێشوو نەبادا خەڵکی تریان پێدەستخەڕۆ بێ حەزەرت لەوە هەبێت کە خەڵکانێکی بێ ئاگا سادە وازانن ئەوی دێتە کۆڕی تۆ ئیتر تەسکیە کراوە و پیاوی متمانە پێکراوە ئەمانیش دوایی ئەو پێی پێ نەبردنەی خەڵکی یا ئەو گومان باشەی خەڵکی پیانەبا بۆ خۆیانە قۆزنەوە خۆ لەو خەڵکەکەنە دەمڕاستی ئیسلامەتیش وەکو سواری کەری تۆپی و کوردایەتیەکە بوون هەوڵەدەن سواری ڕابوونە ئیسلامیەکەش ببن نەیەڵی وایان لێبێ نەیەڵێ چاواشە کاریە بکەن ئەوانە دووڕوون هەی خوا بیان کوژە خوا لە ناویان ببە خوا بیان فەوتێن هەر خوای گەورە فەرمێ قاتەلەهم الله چ مەکربازون چ چاواشەکارن چ فریو دەرێکن ئەنا یوفەکوون هەموو ڕاستیەکان ئەزانن کەچی هەر سوورن لەسەر لاڕێبوون هەمیشە هۆشیان لەوەی کە چۆن ڕاستیەکان لە خەڵکی بزرکن چۆن نێڵن خەڵکی جۆ بۆ ئەم ئیسلامەتیە بگرێ ئەمە ئایەتە ڕەفتارێکی نەگۆڕی دووڕووی هەموو سەردەمێک لە ڕووی دەرونیەوە خاتە ڕووبرانی بەڕێزم کە ئەمڕۆ لە دەرووناسیە پێوترە کەسایەتی لەرزۆک پێوتر الشخصية المهزوزة لناخيا قلقة لناخيا لرزوكا لا صنع أو بخوتو لدرو سيماي بني كتيجي تكسم راو زل بقيافات بلان لناخيا بزيو باوري بخويني أو باوري بونية كوا خوي لناخي خوي هلي قرتو باوري بذاتيتي خوينية ككاريگري هب بويا دائما لا سيبري كساني شتري مخابراتيا لكساني دوش بإسلاما كذا صلاة دارن لسيبري أوانا ببا باش